ئەم کاتتان باش. کاتژمێر هەشتی بەیانی ئەمڕۆ بنکەکانی دەنگدان لە تورکیا و باکووری کوردستان بەڕووی دەنگدەراندا کرانەوە بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار و خولێکی نوێی پەرلەمانی وڵاتەکە. هەڵبژاردنەکان تاوەکو کاتژمێر 5 ئێوارە بەردەوام دەبن. لەو کاتە بەدواوە بنکەکانی دەنگداندا دەخرێن و چاوەڕوان دەکرێت لە کاتژمێر 9 شەو بەدواوە ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکان ئاشکرا بکرێن. ئەم خولی پەرلەمانی تورکیا 28مین خولی پەرلەمانی دەبێت کە ژمارەی کورسیەکانی 600 کورسیە. ئەم هەڵبژاردنە بۆ تورکیا چارەنووسسازە دوای 20 ساڵ لە دەسەڵاتی پارتی داد و گەشەپێدان ئاکەپا ئێستا گرە و لەسەر کەوتنی دەکرێت. ڕەجەب تەیب ئەردۆغان کاندیدی هاوپەیمانی کۆمار جەخت لە سەرکەوتنی دەکاتەوە و با درێژایی ماوەی بانگەشەی هەڵبژاردنیش ڕستەیەکی دەگوتەوە، ئەویش بای بای کەمال بوو. کەمال کلجدارۆغڵو کاندیدی سەرەکی ئۆپۆسیۆن دروشمی گەڕانەوەی دیموکراسی بەرز کردوێتەوە. بە گوێرەی زۆرینەی ڕاپرسیەکان ئەم سەرکەوتوو دەبێت. پارتی دیموکراتی گەلان هەدەپاش پشتگیری لا کلجدارۆغڵو دەکات بۆ هەڵبژاردنەکە 6,697,843 کەس مافی دەنگدانیان هەیە. لەو ژمارەیە 4,094,672 کەسیان بۆ یەکەم جارە دەنگ دەدەن. کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی تورکیا 191,000 سندوقی بەسەر 1,094 بنکەی دەنگداندا دابەش کردووە. کاندیدەکان و سەرکردەی پارتەکان دوای دەنگدانیان قسەیان کرد. ڕەجەب تەیب ئەردۆغان کاندیدی هاوپەیمانی کۆمار لە ئیستانبوڵ دەنگی داوگوتی پرۆسەی دەنگدان بەبێ گرفت لە سەرتاسەری وڵات بەڕێوە دەچێت. ئەو گوتی لە ناوچازیان لێکەوتوەکانی بوومەلەرزە دەنگدان بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەچێت. وتیشی داوا لە هاوڵاتیان دەکەم لە پێناو دەرخستنی هێزی دیموکراسی لە وڵاتەکەماندا ڕۆ لە سندوقەکانی دەنگدان بکەن. کەمال کلجدارۆغڵو کاندیدی سەرەکی ئۆپۆسیۆن گوتی لە ئەنقەرە دەنگیاندا و ئەو گوتی بەهار دێتە ئەم وڵاتە. گوتیشی هەموومان بیری دیموکراسی یەکگرتنمان کردووە. هاوکات پەروین بڵدان هاوسەرۆکی هەدەپا پاشەوەی لەوان دەنگی داگوتی هیوادارم دەنگدان ببێتە هۆی ئارامی، ئاشتی، دادپەروەری و دیموکراسی لە تورکیادا. مەڕەڵ ئاکشەنەر سەرۆکی پارتی باش لە ئیستانبوڵ دەنگی داوگوتی پێویستە هەموو کەسێک ڕێز لە ئەنجامی هەڵبژاردن بگرێت. سینان ئۆغان کاندیدی هاوپەیمانی ئەتا بۆ سەرۆکایەتی لە دوای دەنگدانی لە ئەنقەرە گوتی داوا لە هاوڵاتیان دەکەم ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن و وەکو جەژنێک سەیری ئەم ڕۆژە بکەن. دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپە و هاوپەیمانی ئاکەپا دوای دەنگدانی لە ئەنقەرە گوتی ئەمڕۆ ئەرکی خۆمان بەجێهێنا. ئەم هەڵبژاردنە بەڕووی سیاسیەوە یاخود لە ڕووی سیاسیەوە زۆر گرنگە. ئێستا هێرش جەلال بەرپرسی دیسکی تورکیا لە زووم لەگەڵمان دەبێت. بەڕێز هێرش سڵاوت لێبێت کۆمسیۆنی هەڵبژاردن کاتژمێر 5 ئێوارەی بۆ داخستنی بنکەکانی دەنگدان دیاری کردووە. ئەگەری هەیە ئەم کاتە درێژ بکرێتەوە؟ بەڵێ ئەم کاتەتان باش میهرەمان خان، هەتا ئەم کاتە کە ئێمە چاودەری دۆخی هەڵبژاردنمان کردووە لە تورکیا هیچ ئاماژەیەک بۆ ئەوە نییە کە کاتی هەڵبژاردن یان ماوەی هەڵبژاردن درێژ بکرێتەوە. هیچ لێدوانێکی وە یان هیچ ئاماژەیەکی وا لەلایەن کۆمسیۆنی هەڵبژاردنەوە یان پارتەکانەوە نەدراوە. لەبەر ئەوەی بەپێی قسەی سەرۆکی پارتەکان لە تورکیا کە لە بەیانیوە دەنگیاندا و بەشداریان لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی کرد، هەمویان ئاماژیان بەوەدا کە یعنی ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردن بە شێوەیەکی باشە هاوڵاتیەکی زۆر هاتوونێتە سنووقەکانی دەنگدان و دەنگە دەنگ. بۆیە من پێم وانە ینی هەتا ئێستا هیچ ئاماژەیەک بەوە نییە کە هەڵبژاردن ماوەی هەڵبژاردن ڕەجەب تەیب ئەردۆغان گوتی پرۆسەکە بە شێوەیەکی باش بەڕێوە دەچێت. پێشتریش ئۆپۆزیسیۆن باسی مەترسی ساختەکاریان دەکرد. تاوەکو ئێستا هیچ خروقاتێک ڕووی داوە لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەکەیە؟ بەڵێ وەکو میدیاکانی تورکیا ینی ئەو میدیانی کە سەر بە دەوڵەتن یان سەر بە پارتە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیان هیچ هەواڵێکیان بڵاو نەکردوتە لەو بارەوە کە ساختەکاری کرابێک یان خروقاتێک کرابێ. بەڵام ئاژانسی میزۆپۆتامیا کە
لە هەدەپەوە نزیکە هەندێک هەواڵی بڵاو کردەوە، ینی چەند هەواڵێکی بڵاو کردەوە، ئەویش دوو حاڵەت بوو. حاڵەتێکیان لە شاری مێردینی باکوور بوو، وتیان لە هەواڵەکەیەوە دەرەکەوێت کە کاندیدێکی پارتی داد و گەشەپێدان هی ئاکەپە لەگەڵ خزمەکانیان چوتە بنکەی دەنگدان، ویستیوانە بە کۆمەڵ دەنگ بدەن، بەڵام چاودێرەکانی پارتی چەپی سەوز لەوێ ڕێگیریان کردووە، وتوانە کە ئەمە بە پێی یاساکانی تورکیا ڕێگە پێدراو نییە هەمویان بەیەکەوە بچنە بنگەکانی دەنگدان، ئەبێ یەکێک بچنە ژوورەوە دەنگی خۆیان بدەن. بۆیەش وەک لە هەواڵەکەی دەرەکەوێت کە هێرش کراوەتە سەر چاودێرانی پارتی چەپی سەوز و دوو چاودێریان بریندار کراون. لەگەڵ ئەوە ئەحمەد تورک سیاسەتمەداری کورد کە لە تورکیا بەناوبانگە کە ماوەیەکیش هاوسەرۆکی شارەوانی شاری مێردین بووە، چۆتە نەخۆشخانە، چۆتە لای ئەو چاودێرانە و شتەکە وا دەرەکەوێت کە هەواڵەکە ڕاست بێت، بەڵام بێجگە لە ئاژانسی میزۆپۆتامیا ئاژانسەکانی تر یان ماڵپەرەکانی تری تورکیا هیچ ئاماژەیەکیان بە حاڵەتێکی بەم شێوەیە نەکردووە. لە لایەکی تریشەوە هەندێک ماڵپەری باکوور ئاماژەیان بەوە کردووە کە دەنگدەرانی پارتی چەپی سەوز هەندێکیان دەنگیان نەهاتۆتەوە یان ئەوەتە دەنگیان وەکو چاودێر هاتۆتەوە. ئەوەی کە چاودێریش بێ لە تورکیا ئەبێ پێشتر دەنگ بدات، یعنی ئەبێ دەنگی دابێت اینجا بچێت چاودێری سنووقەکانی دەنگدان بکات، بۆیە ناتوانیەوە دەنگ بدەن. ئەوە بە هەر بە ڤیددیۆ هەر بە دیمەن بڵاو کراوەتەوە ئەو هاوڵاتیان کە دەنگیان نەهاتۆتەوە بۆ دەنگدان یان ئەوەتە وەکو چاودێر ناویان هاتۆتەوە قسەیان کردووە و پشڕاستیان کردوتەوە کە کێشەیەکی بەم شێوەیە هەیە. جگە لەوەش لە هەندێک گوندی باکوورە باسی ئەوە ئەکرێت کە موختاری گوندەکە لە جیاتی هەموو گوند نشینان دەنگی داوە، ینی هەواڵێکی بەم شێوێش بڵاو ئەبێتەوە. وەک وتم لە هەندێک ماڵپەر یان ڕاگەاندنەکانی نزیک لە هەدەپە باسی ئەم خوڕوخاتانە ئەکرێت لە باکوورە، بەڵام وەکوتر وەکو ئاژانسە فەرمیەکانی تری تورکیا باسی هیچ خوڕوخاتێکی تر نەکراوە. دەربارەی ڕێژەی بەشداری دەنگدەران وەکو ڕێژەی دەنگدانە هیچ شتێک بڵاو نەکراوەتەوە، بەڵام بە گوێرەی ئەوەی کە لە ڕاگەاندەکانە دیارە بە گوێرەی ئەو قەڵەباڵغەی کە لە بەردەم ناوەندەکانی دەنگدان هەیە پێ دەچێت کە ڕێژەیەکی بەرچاو لە هاوڵاتیان بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن. لەگەڵ ئەوەشە ئەگەر ئێمە چاودێری هین بکەین ڕێژەی بەشداریکردن لە دەرەوەی وڵات بکەین، ئەگەر هزار کەس لە دەرەوەی وڵات دەنگیان داوە. ئەمە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بڵاوی کردەوە بە شێوەیەکی فەرمی بە پێی ئەوە بێت لە ناوخۆی تورکیاشە ڕێژەی بەشداریکردن بە شێوەیەکی بەرچاو ئەبێ، لەبەر ئەوەی کە ئەم مانگە ئەم دوو مانگەی ڕابردوو زۆر جار باسی ئەوە کراوە کە ئەو هەڵبژاردنە وەکو هەڵبژاردنەکانی پێشووتر نییە، هەڵبژاردنەیەکە کە ئێتر چارەنووسازە بۆ خەڵکی تورکیا، یان ئەوەتە دوو بەرە دروست بووە، دوو بەرەی کە بەڕاستی هەموو جیهان چاویان لێتی، هەموو جیهان چاودێری ئەوە ئەکات کە سیستمی تورکیا بگۆڕێ، ئەو سیستمەی کە لە تورکیا لە دوای ساڵەکانی 2000ەوە کەوتە دەستی پارتی داد و گەشەپێدان ئەو وڵاتانی ڕۆژئاوا چاودێری ئەوەکەن کە بگۆڕێ، ینی لە بەرژەوەندی وڵاتانی ڕۆژئاوا و ناتۆ و ئەمریکادا نییە، لەبەر ئەوەش هاوڵاتیەکانی تورکیاش ئەمە ئەبینن، چۆن بڵێن جیهان بۆتە جیهانیش بۆتە دوو بەرە لە هەڵبژاردنەکانی تورکیا، جیهانێکە جیهانی ڕۆژئاوا چاودێری ئەوەکە کە بدۆڕێ ئەردوغان شکستی پێبێنن لە ڕاگەاندنەکانی ئەو نیشە بینرا، بەڵام لایەنی ڕووسیا و چین و ئێران و هەتا هەندێک وڵاتی عەرەبی ئەوانەی کە لایەنگری ئیخوانن ئەمانە هەوڵیان کە هەتا ئەڵێن هاوکاریش کراون کە ئەردوغان بمێنێتەوە، لەبەر ئەوە لە ناوخۆیان ئەمە ڕەنگی داوەتەوە، ینی هاوڵاتیەکانی تورکیاش ئەمە ئەبینن و ئەم گرنگیە ئەبینن کە لە چۆن لە جیهاندا چاودێری ئەم هەڵبژاردنە گرنگەی تورکیا ئەکرێ، لەبەر ئەوەش لە ناوخۆشە
کەشێکی وا هەیە کە لانگرانی پارتەکان بە شێوەیەکی گەرموگوڕ بە جۆش و خڕۆشەوە ئەچنە بنکەکانی دەنگدان بۆیە بەڕای من ڕێژەی بەشداریکردن لە ئاستێکی باڵادا دەبێت. چانسی کێ زیاترە مەبەستم لە کاندیدەکانی سەرۆکایەتی کۆمارە؟ بەڵێ وەکو ڕاپرسیەکان کە پێشتری چەند جار بڵاومان کردوێتەوە یعنی ڕۆژانە ئێمە وەکو دەستگای میدیایی زووم چەندین جار ڕاپرسیمان بڵاو کردوێتەوە لە سا 80 بۆ 90 ڕاپرسیەکان باسی ئەوەکەن کە کەمال کلجداروغلۆ شانسی ئەوەی هەیە کە دەربچێت بەڵام ئەمەش وەکو بڵێن هەڵبژاردن شتێکی ترە بێ ئێمە چاوەڕێی هەڵبژاردن بکەین و ئەنجامەکانی هەڵبژاردن بکەین کە کێ دەرەچێ کێ سەرەکەوێ بەڵام بەپێی لێدوانی سەرۆکی پارتەکان بێ دوای ئەوە کە دەنگیاندا جوش و خۆڕۆشی ئۆپۆزیسیۆن زیاترە وەک لە دەسەڵات مەسەلەن ئەمڕۆ ئەگەر سەری کەمال کلجداروغڵمان کرد کە دەنگیدا لایەنگرانی بە شێوەیەکی جۆش و خڕۆش لە ئەنقەرە لە دەوریا کۆبوونەوە دروش بیان ئەوتەوە هیوایان ئەوە بوو کە سەرەکەون یعنی وەکو متمانەیەکیان بەخۆیان بوو کە لە هەڵبژاردنەکانیان سەرەکەون بەڵام لە بەرامبەریە ڕەجەب تەیب ئەردوغان لە بنکەیەکی دەنگداندا دەنگیدا کە هاتە دەرەوە لەو بنکەیە بە دروشمی تەکبیر و ئەڵڵاه ئەکبەر پێشوازیان لە ڕەجەب تەیب ئەردوغان کرد ئەمەش وەکو لە هەندێک میدیایە کە ئێمە چاودێریمان کرد وەکو هەڕەشەیەکیش بینراوە ینی وەکو تەکبیر لە بەرامبەر کێ ئەکرێ ئەڵڵاه ئەکبەر لە دژی کێ ئەکرێ ینی بەم شێوەیە چۆن بڵێن وەکو تەنگەتاویەک بە دەسەڵاتەوە دیار بوو بە لایەنگرەکانیەوە دیار بوو کە تووڕە بوون ینی وەکو چۆن بڵێن تووڕەبوونێکیان پێوە دیار بوو وەکو بەڕای من جۆش و خڕۆشی لایەنگرانی ئۆپۆزیسیۆن زیاترەوە ئەگەری هەیە کە ئەمڕۆ تووڕەبوون بەرامبەر بەچی یاخود بەرامبەر بە کێ کەمال کلجداروغلۆ سەر بکەوێت بەرامبەر بە دەنگدەرانی یاخود بە دژەکانیان بەجددی بەڵێ یعنی ئەو تووڕەبوونەی کە لە لایەنگرانی ئەردوغانە بینرا ئەمڕۆ ئەوە بوو کە وەکو تووڕەبوونێکە ینی وەکو بڵێن ئەگەر ئێمە دەرنەچین ئێمە تەکبیرەکەین یان ئەڵڵاه ئەکبەریان ئەوتەوە ینی وەکو شتێک کە ترسێک دروست بکەن لە ناو خەڵکیە بەم شێوەیە بوو ینی شرۆڤەکان ئەوەی کە هەڵسەکاندنی بۆ کرا لە میدیاکاندا بەم شێوەیە بوو ینی لە دژی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بوو هیچ زانیاریەک هەیە هەڵبژاردننی سەرۆکایەتی بچێتە خولی دووەمەوە و هیچ کام لە کاندیدەکان ئەمڕۆ نەتوانن پەنجازایدێکی دەنگەکان بەدەست بهێنن بەڵێ بە گوێرەی هەموو ڕاپرسیەکان ینی زیاترین ڕاپرسی باسی ئەوەی کردووە کە ئەچێتە خولی دووەمەوە بەڵام پێش ئەوەی کە محەرەم ئینجا کە هاوسەرۆک کە سەرۆکی پارتی مەملەکەت بوو لە پێشبڕکەکە کشایەوە لە ڕکابەریەکە کشایەوە لەبەر هەندێک هۆکار کە پێشتریش ئاماژەمان پێدا بوو پێش ئەوە ئەموت کە ئەچێتە خولی دووەمەوە بەڵام دوای ئەوەی کە ئینجا کشایەوە ئەگەرێکی زۆر هەیە کە کلجداروغلۆ دەربچێت سەر بکەوێت لە هەڵبژاردنەکان بۆ لەبەر ئەوەی کە ئەگەر دەنگەکانی ئینجا دابەشیشکەن بەسەر کلجداروغلۆ و ئەردوغانە بەو شێوەیە دەرەکەوێت کە کلجداروغلۆ بتوانێت لە 150 دەنگەکان بەدەست بێنێت بەڵام ئەگەر دەنگەکە ئەگەر هەڵبژاردن بچێتە خولی دووەمەوە هەندێک کێشە دروستە بێ بە تایبەتی بۆ هاوپەیمانی گەل کە سینان ئۆغان لەوێ ئەبێ مامەڵەی لەگەڵا بکرێ ینی لە خولی دووەمە ئەو لەناو ڕکابەرەتەیەکە ئەچێتە دەرەوە سینان ئۆغان کێ ئەمێننەوە ڕەجەب تەیب ئەردوغان و کەمال کلجداروغلۆ ئەمێننەوە لەبەر ئەوەش هەردوو لایەنەکە ئەبێ سازش بۆ سینان ئۆغان بکەن بۆ ئەوەی کە بتوانن دەنگی زیاتر بەدەست بێن و سەر بکەون بەڵام ئەمڕۆ سینان ئۆغان ئاماژەی بەوە کرد کە ئەگەر لە بکەوێتە خولی دووەمەوە هەڵبژاردن ئەوان هەندێک مەرجیان هەیە مەرجی یەکەمیان ئەوەیە کە ئەبێ کاندیدەکان خۆیان لە تیرۆر دوور بگرن لەگەڵ ئەوەیە داوای هەندێک پۆستی وەزارەتی کردبوو لەم دووشتە بەڵام لەم حاڵەتەیە کەمال کلجداروغلۆ ئەکەوێتە کێشەیەوە یعنی کێشەی بۆ دروستە بێت لەبەر ئەوەی کە لە لایەکی ترەوە کەمال کلجداروغلۆ
بۆتە هاوپەیمانی هەدەپە سینان ئۆغانیش کەسایەتیەکە کە لە مەهەپە جیابۆتەوە ینی کەسایەتیەکە کە نەتەوە پەرست بووە ینی بە هەموو شێوەیەک هەدەپە ڕەت دەگاتەوە ینی کەمەل کلژدارۆغ لەو بینە ئەکەوێت تا کێشەیەکەوە کە یان ئەوە تا ئەبێ لە هەدەپە دوور بکەوێتەوە کە ئەویش مەحاڵە چونکە ڕێژەی دەنگەکانی هەدەپە و هاوپەیمانەکانی لە سا 12ەیە بەڵام هی سینان ئۆغان لە سایە 2 بۆ 4 لەبەر ئەوە کەمال کلژدارۆغ تووشی کێشە ئەبێ لەو بینە ئەگەر بچێتە خولی دووەمەوە من پێم وابێ لە بەرژەوەندی ئەردوغاندا جەلال بەرپرسی دیسکی تورکیا لە دامەزراوەی میدیای زووم سوپاس بۆ تێبینی و ڕوونکردنەوەکانت. لە کەرکووکەوە داوای پشتیوانی بۆ کوردانی باکووری کوردستان دەکرێت. ڕۆکانجاف لەگەڵ ئەنجومەنی ئەو گروپە قسەی کردووە کە پشتیوانیەکە دەکەن. دەچینە لای ڕۆکانجاف. ئەنی ئەمڕۆ لە کاتژمێر 8ەوە هەڵبژاردننی تورکیا دەستی پێ کردووە لەگەڵ ئەوەشدا لەبەر ئەوەی کە کوردانی ئەوێ لە ساڵانی ڕابردوو بەدەست با بڵێن حکوومەتی تورکیاوە تا ڕادەیەک ڕوبەڕووی ستەم و زوڵم بوونەتەوە لە باشووری کوردستان هاوڵاتیان لایەنە سیاسیەکان کۆمەڵەکان وەکو خوای دەڵێن دڵمان لای باکوورە خۆ لای کوردانی باکوورە بۆیە لە ئێستادا ئەنجومەنی کوردانی کەرکووک لە بەرنامەیەکدا داوا لە کوردانی باکووری کوردستانەکەن دەنگ بە پارتی چەپی سەوزی تورکیا بدەن لەبەرەوەی پێیان وایە کە پارتی چەپی سەوزی تورکیا تا ڕادەیەک مافەکانی کورد دەستە بەرەکە بۆ کورد تا ڕادەیەک با بڵین کێشەکانی کورد لە تورکیا چارەسەرەکە. من بۆ ئەمە بەسا لەگەڵ مەلا فەرمان ئەندامی ئەنجومەنی کوردانی کەرکووک قساکەم. کاک مەلا سڵاو لەبێ گە جەنابەت بێتە ئێرە ینی لە باشوورە ئێوە پەیامێکتان نارد بۆ کوردانی باکوور مەبەستان لە ناردنی ئەو پەیامە چی بوو؟ مەبەستەوەی جارێ هەدەپ و لەگەڵ پارتی چەپی سەوز نەک پێمان وایە ینی 100% لە خزمەتی دۆزی کوردایە و لە خزمەتی پرۆسی دیموکراتیایە و لە خزمەتی کرانەوەیە و ئێمە ئەوەی کە داوامان لە کوردانی تورکیا کرد پشتیوانی بکەن ینی پشتیوانی بن دەنگی پێبن بۆ ئەوەی بتوانێت ژمارەی کورسێکی زۆر بێنێ تا بتوانێت دۆزی کورد لەوێ بەرەو پێش بەرێ و کاریگەریشی هەیە لەسەر تەواوی دۆزی کورد لە هەموو پارچەکانی تری کوردستانە. لە باشووری کوردستان دوو بۆچوون دروست بە بۆچوونێکیان لە پشت با بڵین ئەردۆغانن لۆ لیسەکە ئەردۆغانن و بەشێکیشان لە پشتی پارتی چەپی سەوزن ینی بەڵامەوەی کە بەدیەکرێت لە باشووری کوردستان زۆربەیان با بڵین لایەنگری ئەردۆغانن ئێوە بۆچی پێتان وایە کە لە ئێستادا پێویستە کوردانی باکووری کوردستان دەنگ بە پارتی چەپی سەوزی تورکیا بدەن؟ زانی وتمانەوە نێنەری خەڵکی بینە باکوورن بە خەڵکی کوردستان باکوورن جگە لەوە بەداخەوە ئەوەی کە بۆ من بۆم دەرکەوت یاری لەم هەڵبشاردنە شەقامی کوردی لە باشوور بە تایبەتی شەقامی باوەڕدارانی ئیسلامی بەشێکیان و شەقامی سیاسی کوردی بەشێکیان ناهەمووی ئەمانە بەڕاستی هەمان قەوانە کۆنەکەی کۆن لێ یادەنەوە و ئەمانە تێکەڵیان کردووە ینی ئەوەی کە ئاین و سیاست نەتەوە و سیاست نیشتیمان و سیاستیان تێکەڵ کردەوە ئەمە جۆرێکە لە ساختەکاری بەڕاستی جۆرەکە لە فریودانی خەڵک و جگە لەوەش دەرکەوت کە لای ئەو بەشایانی لای ئەو بەشە خەڵکە ئەم جۆرە سیاستکردن ئەم تێکەڵکردنە باشترین ڕێگەیە ڕێگەی بازرگانی خێراترین ڕێگەی بازرگانی بۆ ئەوە بۆ خۆدەوڵەمەندکردن بەداخەوە لە بەشێکی کۆمەلگای دواکەوتۆکانە ئەمە لە برەودایە بۆیە خۆ یەک نمونە بێنینەوە من ناڵین ئەم دەسەڵاتە ئێستا لەسەر حکومە یاخو ئەوەی معارەزەیەکە بۆ کاندیدا بەڵام واز لەمەش بێنین تاکە نوێنەری کورد لە کوردستانی باکوورە هەدەپە یعنی با دەنگ بە کاندەکانی بن یعنی هەتا ئەگەر با ڕێکلام بۆ بەرامبەرەکان نەکەن نەحەزەکانیان نەکەن و دەرکەوتووە جگە لەوەش لە ڕووی کرانەوەی دیموکراسی لە ڕووی پرسی کورد لە ڕووی دەستدرێژەکانی تورکیا لە چەند ساڵی ڕابردووە بۆ باشوور بۆ ڕۆژئاوا بۆ شوێنەکانی تر بۆ چەند وڵاتەشی عەرەبی جگە لەوە داخستنی دەرگا بە ڕووی ئەوروپایە داخستنی دەرگا بە ڕووی زۆر شوێنی ترا یعنی ئەمە وا دەکات هەم لە قازانجی پرۆسی دیموکراسیە
ئەگەر ئەم دەسەڵاتە نێتەوە سەر حکم ئاکەپە نێتەوە سەر حکم و هەم لە قازانجی ناوخۆی تورکایە و هەم لە قازانجی هەموو دنیاە تۆتە سیرەکەی شەقامی ئەوروپی مەسەن تورکیا لە 1950 لە ساڵی 1950 بێ بە ئەندامی یەکێتی ئەوروپا باشە ئەوە ئێستا لەسەر دەستی ئەم حیزبە وا وردەورە دوورکەوتنەوە دروست بووە ئەمەش نە خەڵکی تورکیا زۆرینە ئێوە مەگەر ئەوەی شەقامی بڕواداران و شەقامی تونڕەوەکان بەڕاستی بیانەوە لە بەرەبیانەوە هەڵبژاردن دەستی پێکردەوە بەپی ئەو دوایی کە جەنابتان با تا ڕادەیەک چاودێری ئەو دۆخی تورکیان پێتان وایە لەم هەڵبژاردنە کێ سەرکەوتووە بێ و کێ زۆرترین دەگمە دەسێنێت قورسە یعنی ئەوەی کە قورسە بەڵام تۆ حسابی لایەنەکان بکە بە هەموو ئەو ئامارانەی کە کراوە ئەو ڕاپرسیارەی کە کراوە ئەوەی ڕێی ئەوروپیەکان سیرەکەی ڕێی ئەمریکان سیرەکەی ڕێی زۆرینەی ینی وڵاتانی عەرەبی سیرەکەی و ڕێی شەقامیش سیرەکەی ڕێی ڕۆشنبیرانی سیرەکەی ئەبێن بەرەی معارەزە بیباتەوە دڵتان بووین لە کاتژمێرەکانی داهاتووشدا بەردەوامە بین لە ڕۆماڵکردن و گواستنەوەی زانیاری دەربارەی هەڵبژاردنەکانی تورکیا خواتان لەگەڵ